ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینی سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەست بەسەرکرانی بۆرومەند ئەعزەمی پور مێژووناز لە کرماشان، گواستنەوەی بەنکراوێکی سیاسی خەڵکی شاری مەریوان بۆ زندانی ناوەندیە و شارە، بەردەوامی مانگرتنی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شیراز، بەیاننامەی کۆمەڵێک لە پارێزەران دژ بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامیەوە و لە سێدارەدانی چوار بەندکراوە لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. دەست بەسەرکرانی برومەند ئەعزەمی پور مێژووناز لە کرماشان، پێراپۆرتەکان برومەند ئەعزەمی پور لێکۆڵەر و نووسەری بواری مێژوو لە بەرپرسانی قوتابخانەکانی کرماشان ڕۆژی 12 ڕێبەندانی 1404 هەتاوی لەلایەن ئیتلاعاتەوە دەست بەسەر کرا. بە گوێرەی دوایین زانیاریەکان دەست بەسەرکرانی ناوبراو لە کاتێکدا بووە کە بۆ وەرگرتنی پۆستێک چۆتە پۆستخانە، بە پێی سەرچاوەگەدارەکانیش ئەو هاوڵاتیە دوای دەست بەسەرکردنی بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. هەروەها دەوترێت دوای چەند کاتژمێرێک لە دەست بەسەرکرانی ژمارەیەک لە بەکرێک گیراوان چوونەتە ماڵەکەیان و تەواوی شوێنی نیشتەجێبوونیان پشکنیوە و دەستیان بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلەکانیشیدا گرتووە. جێگای ئاماژەیە کە ئەعزەمی پور خاوەنی بڕوانامەی کارشناسی باڵا لە مێژوودایە و لە بواری توێژینەوەکانی تایبەت بە مێژووی ئیسلامی و لێکۆڵینەوەی سەردەمی مادەکان چالاک بووە. گواستنەوەی بەنکراوێکی سیاسی خەڵکی شاری مەریوان بۆ زندانی ناوەندیە و شارە، بە پێی دوایین زانیاریەکان بەختیار مورادی بەنکراوی سیاسی خەڵکی شاری مەریوان کە بۆ ماوەی 3 ساڵ لە زندانی ناوەندی شاری لەم ڕاگیراوە ڕەوانەی بەندینخانەی ناوەندی شاری مەریوان کراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە مانگی سەرماوەزی ساڵی 1401 هەتاوی هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی شۆڕشی ژن ژیان ئازادی لە کوردستان لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی هەڵگرتنی چەک و بەشداریش لە شۆڕشی ژینە حکمی 10 ساڵ زندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ئازادی کاتی هونەرمەندێکی خەڵکی شاری ئیلام، بە پێی راپۆرتی گەیشتوو محەممەد عەباسزادە هونەرمەندێکی خەڵکی شاری ئیلام پاش 22 ڕۆژ دەست بەسەرکران بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبراو ڕێکەوتی 25 بەفرانباری ئەم ساڵ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەبنیەکان کراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو شارومەندە لە کاتی دەست بەسەرکردنیەوە تاوەکو ئێستا لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە و هەروەها لەژێر تونترین ئەشکەنجەکانی هێزە سەرکوتگەریەکانی ڕژیمدا بووە. بەرینداربوونی هاوڵاتیکی خەڵکی شاری شوشتەر بە تەقەی هێزەکانی ڕژیم، ڕۆژی چوارشەمە 15 ڕێبەندانی 1404 هەتاوی هاوڵاتیکی خەڵکی شارستانی شوشتەر سەر بە پارێزگای خۆزستان بە تەقەی هێزە جنایەتکارەکانی کۆماری ئیسلامی بریندار بوو. بە پێی دوایین هەواڵەکان ئەو هاوڵاتیە بە ناوی حسێن کەرەموڵڵا چەعەب تەمەنی 37 ساڵ و خەڵکی ناوچەی ئەندێشەی شوشتەر لە خاڵێکی پشکنینی هێزەکانی ڕژیمدا دراوەتە بەردەستڕێژی گولە و بە سەختی بریندار بووە. جێگای ئاماژەیە بە پێی دوایین زانیاریەکان دۆخی تەندروستی ناجێگیرە و ئەگەریشی هەیە گیان لەدەست بدات. بەردەوامی مانگرتنی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شیراز، ڕۆژی پێنجشەمە 16 ڕێبەندانی 1404 هەتاوی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شاری شیراز بەردەوامیان بە مانگرتنەکانیان دژ بە سەرکوتی هاوڵاتیان و دەست بە سەرکردنی خوێندکاراندا. بە پێی دوایین هەواڵەکان خوێندکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و بەرزکردنەوەی وێنەی گیان بەختکردوان و دەست بە سەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار، خوازیاری ئازادی دەست بەجێی هەموو دەست بە سەرکراوان، ڕوونکردنەوەی هۆکاری گیان بەختکردنی هاوڵاتیان و هەروەها سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. بەیاننامەی کۆمەڵێک لە پارێزەران دژ بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامیەوە، ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە پارێزەرانی دادگوستەری لە ئێران دژ بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران و هەروەها دەست بە سەرکرانی نایاسایی ناڕازیان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. بە پێی دوایین راپۆرتەکان واژۆکارانی بەیاننامەکە ئاماژە بەوە دەکەن کە زۆربەی دەست بە سەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو
لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان و هەروەها دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراون. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە پێدانی مافی دەست بەسەرکراوان بابەتێکی گرنگی یاساییە و لە بواری دادڕەسی دادپەروەرانەدا ڕژێمی کۆماری ئیسلامی نەک تەنیا کەم تەرخەمە بەڵکو بە تەواوی مافی هاوڵاتیان لەبەرچاو ناگرێت. کۆبنەوەی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران لە شاری تەران دژ بە سەرکوتی ناڕازیان و دەست بە سەرکرانی خوێندکاران کۆبوونەوە. بە پەیوەندانی کا بە دەستمان گەیشتون بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی بەرزکردنەوەی وێنەی گیان بەخت کردوان و دەست بە سەرکراوان و هەروەها بە دەستەوەگرتنی پلاکارد خوازیاری ئازادی دەست بەجێی هەموو بنکراوانی سیاسی و عەقیدەتی ڕوخانی ڕژێمی کۆماری ئیسلامی ڕوونکردنەوەی ڕەوەندی دۆسیی دەست بە سەرکراوان و هەروەها سزادانی تاوانباران بوون. بەردەوامی گوشاری ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر خوێندکاران لە ئێران بە پێڕاپۆرتی گەیشت و هاوکات لەگەڵ دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن لە زانکۆکانی ئێران هێزە ئەمنیەکانی ڕژێم گوشارێکی زۆریان خستۆتە سەر خوێندکاران. بە پێی دوایین هەواڵەکان کۆمەڵێکی زۆر لە خوێندکارانی زانکۆکان لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ گیراوە و هەڕەشیان لێکراوە. جێگای ئاماژەیە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا هەموو تاقیکردنەوەکان لە زۆربەی زانکۆکانی ئێران لەلایەن خوێندکارانەوە تەحریم کراوە و کەس بەشداری نەکردووە. لە سێداردانی چوار بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕۆژی چوارشەمە 15 ڕێبەندانی 1404 هەتاوی چوار بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو چوار بنکراوە بە ناوەکانی ئێرەج مستەفەوی، بەختیار شەهابی، حەسەن عەلای بەخش و عەلی محەممەد پور سەرڕای هەموو ناڕزایەتیەکان لە بەندیخانەکانی ڕژێمی کۆمەری ئیسلامی دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوان لە زیندانەکانی گۆرگان و قۆچان لە سێدارە دراون. جێگای ئاماژەیە لە مانگی ڕابردوودا ڕژێمی کۆماری ئیسلامی بەمبەستی کەمکردنی دەنگی ناڕزایەتی خەڵک دژ بە دەسەڵات و هەروەها بەرزکردنەوەی ڕێژەی تونند و تیژی دژ بە هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو ئاستی لە سێدارەدانی بەندکراوانی بەرز کردوێتەوە. دوایین هەواڵ کشانەوەی بەشێک لە هێزەکانی ئەرتەشی ئەڵمان لە هەرێمی کوردستان. بە پێی دوایین زانیاریەکان ئەرتەشی وڵاتی ئەڵمان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەی بەوە کردووە کە بەشێک لە هێزەکانی لە هەرێمی کوردستان دەکشێنێتەوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە بەهۆی بەرزبوونەوەی گرژی ئاڵۆزیەکانی ناوچەکە و هەروەها هەڕەشەی میلیشیاکانی ڕژێمی کۆمەری ئیسلامی لە عێراق بەشێک لە ئەو هێزانی کە پێویستیان بە مانەوەریە لە هەرێمی کوردستان بە وڵاتی خۆیان ڕادەگوێزن و هەروەها تا کاتێکی نادیاریش ژمارە هێزەکانیان بەرز ناکەنەوە. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا ئەرتەشی ئەڵمان بەهۆی پەروەردەی هێزی پێشمەرگە لە هەرێمی کوردستان بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ چەکدارانی داعش لە هەرێمی کوردستان ماونەتەوە و ئەگەریشی هەیە لە مانگەکانی داهاتوودا بە تەواوی هەرێمی کوردستان بەجێ بهێڵن. بەڵای بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.